ئەم هێرشانە بۆ سەرتەوە وەڵام مامۆستا پرسیارە بەڕاستی بۆ هێرشەکان زیاتر بەرەوکی تۆگرێت لەبەرەوەی لەگەڵ هیچ گروپێکیان نیم بەیانی ببمە هەر گروپێکیان ئەبینی بە شان و باڵمە هەڵە دەوێت گروپەکانی کەشکابین لەگەڵەوەم لێمە ترسنی تر قسە ناکەم گروپانە کێن حزبین حیزبەکان چەند گروپ هەیە لە کوردستانە بۆ بژمێرم بەس گروپی سەلەفی بۆ بژێرم هی چەمچەماڵ هی ئێرە هی کەلار هی هەولێر هی دەربەنی خان هی دهۆک بەس گروپی یعنی ئیخوانی بۆ بژێرم ئەمانی ئێرە هەر لە ناوخۆیانە چەند گروپی ترن هەر یەکەیان لە حیزبە ئیسلامیەکان داوا دەکراوە بچیتەوە گروپانەوە هەمووی هاتووە لەوە بیدعەتی داعوە هەمووی مڕەت کردوێتەوە بلەو پۆستیشیان نامەت بە ئەلمانی و بە ئیسلامیەوە هەتاوەکو ڕۆژێکمە قەبرەوە سەر بە هیچ حیزب و گروپ تاقمێ نابینم بە حەقی نازانم چونە ناوانە هیچکردن لەگەڵیانە نیش بۆ ئیسلامەکەم بۆ ئیسلام بچووکەمەوە لە ناو جەماعەتێک و گروپێکە یاخود بۆچی بێم جەماعەت و گروپێک گەورەکەم بیکەم بە نوێنەری هەموو ئیسلام هیچ بۆ ئیسلامەکەم ئەوەی لەگەڵ ئیسلام بێ گەورەیە نەگەوەی لەگەڵ کۆمەڵێکە جەماعەتێکە و گروپێکە جا ئەمە بەسم چی بوو لێرە لەبەر ئەوەیە یعنی زۆرترین وتاری منە هێنن 2 دقە یاخود 20 چرکە یاخود 30 چرکە دەرەکەن و ئیترڵێنەوەم بەستیەوەیە خۆیان تەفسیرێکی بۆگەم خۆشیان جواب دێدەنەوە خەڵکیش جوێنەدا لەسەر تەفسیر و جوابدانەوەکەی ئەوان خۆمە بۆ قیامەت هەمووی هەڵە گیرێ ئەمە هەمووی ئەمێنێتەوە هەمووی ئەوەستێنرین لە بەرامبەریەکە تۆ بۆ زوڵمە لەم پیاوە کرد بۆ هەموو تارەکەی دانەنە